سەرۆک ئۆباما باس لە ئاگەرەکانی ئاگربەستی سووریا دەکات. دەنگدەرانی ئێران ئەندامانی پەرلەمانی وڵاتەکە هەڵدەبژێرن. کاندیدەکانی سەرۆکایەتی ئەمریکا چاویان هەڵبژاردنە بەراییەکەی سوپەر تیوزدەی دەیانستانی وڵاتەکەیە. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنەکشنێکی نوێ. کورد کۆنەکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لە واشنگتن ڕاستەوخا لەسەر کەناڵی NRT پەخش دەبا. سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما دەبێژە ئەگەر لایەنن شەڕی سووری تونوتیژان ڕاگرن لە گۆڕا ڕێکەفتنا ئاگربەستی پێنگاوا یەکەم بەرەف داوی هاتنە بێ سەروبەریە وێ بێ ئاوێتن ئەگەر گشت لایەن سۆزێن خوا بجه بینن هەرێم وێ گرانیە دانتە سەر شەڕی تیرۆرێ. نیشەڤا ئیرۆهەینی مۆهلەتە داویە ji بۆ ڕاگرتنا شەڕان. خالد فەتاح وێ بێژەمە کە هورکاریên vê ڕێکەفتنê çi ne. پشتی کۆمبوونێ دەگەل civata parastina niştimaniya Amerîka Serok Obama got biryara agirbest li nîvaşeva îrûîniye li Sûriye dest pê bikir û li heman dem da guman êxiste ser ragirtina dem û dest ya kirdarên tund û tîş. If implemented, and that's a significant if. اگر هات بجهکرین از دبیجم اگر هات بجهکرین اگر بس ده تند و تیجان کم بکه و در فتا گهاندن آلی کارین مروانی بو سوریا زیاده تر بکه دبه چاره سریا سیاسی به انجام ببه و سنگی بربج نابرنا داعش هره امریکا ده هر کارکی بکه جبو سرکفتنا اگر بسته ریوه بریا سروک اوباما باور دکت کشتار نافخوی سوریا ریگر لخورد کرنا شر دجی تروریزمه دیپلۆماتên netewên êgirtî dibêjin biryara civata ewlekariya netewên êgirtî piştevaniya hewlên Amerîka û Rûsya dikit bû bicihkirina ragirtina tund û tîjiyan ku derfeteka pir biguman e bû gihandina alîkariyên mirovanî. ئەگەر وەکو ئەم هیوی دکەین ئاگربەست هاتە جێبجێکردن ئالیکاری وێ بگەهەن مەدەنیان لە هەر جیهەکی دناف سووریادا. حکومتا سوریه دبیجتن او پیگریه بر راگرتنا شری بکت لی او ده هرشان دیجی داعش و تروریزمین دین بسر القاعده و بکت لدم اپوزیسیون سوری دبیجت 2 هفتین راگرتنا شری تاقی کرنا بو پیگریه حکومتا سوری و رخنکاتنت لریوبری امریکا گرتن و گهارتنا هالویست وان همبر حکومتا سوریه. اگر دبیراتت به امریکا گوتو بو تو روایی رژیم سوریه نمایه لی دگل ویره کفتنی رواهی در رژیمی ام gazina ji Rusya nakin, em gazina ji Amerîka dikin. Çavderên siyasî dibêjin bicihkirina agirbestê waheye dem kur bit ji ber ku nemayên agirbesteka demdiriş li ser evdê peyda nebûne. بۆ دەمێکە کورد من پێخۆشی بێژم ئاگربەستی و ئالیکار بە بۆ گیهاندنا پێدەویên مرۆڤانî ji ber rewşa zor ya xerab ya çendîn devera lê bۆ ئاگربەستیەکە demdirêj û rêkeftineke aştiyane ez negeş bînim ji ber ku rewşa hikûmetê opozîsyonê nelibar. Helbet ziyanpêkeftiye êke di şerê navxwîyê Sûriyê da xelkê medeniye ku ji kuştin û derbederiyê û malwêraniyê mandî bûne. راستی اگربس لسر چی؟ لسر گل سوری اوی نمای؟ نیوکان روین و چارک هات نکشتن تشتک نی نهیویه بدمه. پرانیا کاربدست و خلک آسایی بجاوی گمانه تماشای بجه کرنا آگربستا و شوه دکن که هیویه کالاوازه لیچه بجارندی خویا ناکن. خالد فتاح دنگ امریکا. دەنگدەرانی ئێرانی لە زوویەکی ئەم ڕۆهینیەوە دەستیان کردووە بە چوونە سەر سندوقەکانی هەڵبژاردن بۆ دیاریکردنی ئەندامانی نوێی مەجلیسی شورای وڵاتەکە و هەروەهاش ئەنجومەنێکی تایبەتیش بە کەسایەتی ئاینیەکان. بۆ ئەم هەڵبژاردنەی ئەم ڕۆهینی 55 ملیۆن کەس مافی دەنگدانیان هەیە. ئایەتوڵڵا عەلی خامنەئی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران لە نێو دەنگدەرانی ئێرانی دابوو بۆ هەڵبژاردننی ئەندامانی پەرلەمانە 290 کورسیەکەی ئێران و هەروەهاش هەڵبژاردننی 88 ئەندامی ئەنجومەنی خوبرەگان. ئەرکی ئەم ئەنجومەنە چاودێریکردنی کارەکانی ئایەتوڵڵا خامنەییە کە خاوەنی دوایەمین بڕیارە لە ڕێبازەکانی کۆماری ئیسلامیدا. ئەمەش یەکەمین هەڵبژاردننی گشتی ئێرانە لە وەتای ساڵی پارەوە کە ڕێکوتنی ناوچی مۆرکرا و هەندێک لە سزانێونەتەوەیەکان لەسەر تاران لادران لە بەرامبەر دەستبەرداربوونی ئێران لە بەرنامە ناوچیەکەی. بۆ ئەم هەڵبژاردنە ئەنجومەنی نیگەهبان ڕێگەی نەدا زۆرێک لە کاندیدەکانی ڕیفۆرمخوازان بەشدار بن.
ئەمریکا و هاوپەیمانانیشی لە ناتۆدا هاوکاری یەک دەکەن لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیدا، بەڵام لەم ماوەیەی ڕابردوودا تورکیا داوای لە ئەمریکا کرد تا ئەو لایەنە کوردیانەی لە سووریا شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی دەکەن بە تێرۆریست بیان ناسێنێ. یحیا بەرزنجی لە راپۆرتەکەیدا باز لە پەیوەندیەکانی ئێستای نێوان ئەمریکا و تورکیا دەکات. پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئەمریکا لەوەتەی شەڕی داعش کەوتۆتەوە چەندین جار ئاڵۆزی و ساربوونەوەی تێکەوتووە. ئەم جارە خاڵە ناکۆکیەکانی نێوان تورکیا و ئەمریکا لە چه ئاستێکدایە؟ ئەوە کاتێکی زۆر دژوارە بۆ پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و تورکیا بەهۆی ناکۆکی زۆر لەمەڕ ڕوبەڕووبوونەوەی داعش بە تایبەتی سیاسەتی ئەمریکا کە چۆن ئەو شەڕەی سووریا دەبات بەڕێوە کە پشت زۆر دەبەستێت بە کوردەکانی سووریا. ئەوانەی لەژێر ئاڵای یەپەکەدا شەڕ دەکەن لە ڕاستیدا یەپەکە بۆتە هێزێکی زەمینی بۆ هاوکاری فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا لە بەشی ڕۆژهەڵاتی سووریا کە ناوچەکانی ژێردەسەڵاتی داعش لە ڕقە و شوێنی تر بردومان دەکرێت. ئاڵۆزی شەڕەکان لە سووریا و تێکەڵاوبوونی ئەجەندا سیاسیەکان ئەو کێشمە سیاسی نێوخۆی تورکیا و شەڕ و شۆڕەکان لە شارە کوردنشینەکان کەوتۆتەوە سەرکەوتنی تا ڕادەیەکی چەکدارەکانی یاپەگا لە شارە کوردیەکانی سووریا. ئەمانە بۆ تورکیا لێکدانەوەی جیاوازی بۆ دەکات. گونەی سنوورمزدا باشکراوە بخەنە بیری خۆتان ڕێگا نادەین پەکەکە قەندیلێکی دیکە لە نێزیک سنوورەکەمان دروست بکات. زۆر ڕوونە سەرۆکی پەیەدە و یەپەگا چێە؟ ئەمریکا دۆستی ئێمەیە نەک ئێوە، دەبێ ئەمریکاش بژاردە بکات لە نێوان ئێمە و ئەوان. ساڵانێکە تورکیا و ئەوروپا و ئەمریکا پەکەکە وەک پارتێکی دیاری کوردی تورکیا خستۆتە لیستی تیرۆرەوە. لە ئێستادا هەموو هەوڵێکی تورکیا بەو ئاراستەیە کە یەپەگا بخرێتە ئەو لیستەوە. داوا دەکەین تورکیا بردومانکردنی ئەو سنوورە ڕابگرێت. ئەوەی ئێمە وتومانە لە هەفتەی ڕابردووداش سیاستمان نەگۆڕاوە. دەزانین کە یەپەگا هیچ پەیوەندێکی بە پەکەکەەوە نییە. وێڕای ئەوەی ئێمە لە نیگەرانیەکانی تورکیا تێدەگەین. تورکیا وەک لە بەرپرسە باڵاکانیانەوە ڕاگەیەنراوە داوا دەکەن واشنگتۆن چیتر هاوکاری یەپەگە نەکات. لە هەمبەر ڕەتدانەوەی ئەو داوایە هەندێک بەرپرسی تورکیا باز لە داخستنی بنکەی سەربازی ئەنجەرلیک دەکەن کە ئاسانتر فڕۆکەکانی هاوپەیمانان لەوێەوە دەفرن و شوێنەکانی داعش بۆمباران دەکەن. لە ڕاستیدا پەیامی دژبەیەکەن سەبارەت بە بنکەی ئاسمانی ئەنجەرلیک لەلایەکەوە هەندێک هەڕەشە لەلایەن هەندێک لە بەرپرسانی حکومەتەوە دەکرێت کەوا هەڕەشەی کشانەوە لە هاوبەندی دژی داعش دەکەن. هەرچەندە بەم دوایانە بە فەرمی تورکیا ڕایگەیان کە ئەمریکا هێشتا ڕێگە پێدراوە بنکەی سەربازی ئەنجەرلیک بەکاربێنێ سەر ڕایبوونی گرژی زۆر سەبارەت بە چۆنێتی بەکارهێنانی ئەو فڕۆکانە لەو بنکەیەوە. ئەوە ڕوونە بردومانی فڕۆکەکان سوودی زۆری گەیاندووە بە پێشڕەویەکانی یەپەگا لە خۆڕەڵاتی فڕات و لە شەڕی داعشیشدا. هاوپەیمانێتی ئەمریکا و تورکیا 6 ساڵێک تەمەنێتی. ئیتر لە ئەگەری هەر گۆڕانکاریەک ڕوون نییە. کێشەی کورد دەبێتە هۆکارێک کە لێم بخاتە نێو ئەو هاوپەیمانێتیەوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. و ئەمنستی ئینتەرناشنال ڕادگەهینە و ڕەوشە مافین مرۆڤان لە جیهانی ساڵە 2015 خراپ بووە و ئەو سیستەمی هاتی داڕشتن ji بۆ پاراستنا مافین مرۆڤان کەتنە بەر هێریشن حکومەتان. ڕەوین دۆسکی بەرەخۆدایە راپۆرتا ساڵانەیە ئەمنستی. ئەمنستی ئینتەرناشنال دەبێژە شەڕی سووریەیە دژوار دمینە قەیرانەکە هەری مەزن. تیرانا حەسەن ji ئەمنستی ئینتەرناشنال سەردانا کلسکر یاکو لەسەر سینۆرە ترکی و سووریدایە. وێ دیت و 58,000 پەنابەرن نو لە بەندانە و دەرباسی ترکیە ببن. ئەوین کوژبەر ئێرەشن عسمانیەتی رووسیا و هێزن سووری درەبن. ما بەلگە لەسەر ئێرەشن لەسەر دەبستان نەخۆشخانە و ماڵە سڤیلان هەنە. رووسیا و سووریە سڤیلان دکن ئارمانج کە ئەvە بخۆ تاوانەکە شەڕە. وان زیدی ملیۆن و نیڤێک ji پەنابەرن سووری حەواندنە. ئەمنستی دەبێژە و ئۆروپا دەvê هیم بکە. ئۆروپا هەوڵدا ku Tirkiye bike pasevana sinûrê xwe. Lê ev yek jî pêk nehat. Xelkên ku niha li ser sinûrê Tirkiye ne dê rewşeka xirab dene û niha berê xwe didin rêkên qaçaxçiyê neqanûnî. Me belge hene ku pasevanên sinûrî yê Tirkiye bi gulleyan teqe li penaberan dikin. راپۆرتا ئەمنستیە ساڵانە دەدەزانین قەیرانە سووری دکەوە ڕێزە پرسکرێکە مافن مرۆڤ یا جیهانی. ئەنجومەنە ئەولەهیانەتەوێن یەکبووی و یا تێبنافکردن جڤاتا ناودەولەتی بەردەوامیە تەماشەکردنا کێم ئالیکاریان ji Sûriyer dikid dema got ew bi temamî wêran dibe. Lê ne bi tenê Sûriyeyê, Iraq, Yemen, Libya, Burundî, Kuriya Bakur tev de rewşeke ne aram bere.
ئەمنستی هەروەسا دەبێژە و سیستەمن هاتنە چێکردن ji بۆ پاراستنا mafin mirov dibin êrîşandane. Countries that have signed up to the Refugee Convention وڵاتên got peymana penaberan îmze kirine bi şermezarî ew nerêziyê lê dikin dirûê milyonên ji penaberên got ji bermirinê reviyan e. Çend welatên Efrîqî bi hev re gefan dikin got ew nidibin çavdêriya dadgeha tewanên navdewletî de ne. Ji aliyê herêmî ve jî mafê mirovan yê Ewropî dibin gefê de ye. راپۆرتا ئەمنستی هەروەسا ڕۆنیە دەدە لەسەر هەنێک سەرکەتنن ساڵا 2015 di navwanda berdana sê rojnamavanên Elcezîranê yên li Misrê hatibûn girtin û vekolînin dadgeha tawanên nevnetewî li ser pirsgirêka kenara Rojava û Kerta Xeza. Ravîn Doskî, Dengê Amerîka. پێشتر دەگوترا دیموکراسی لە هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ ناوچەکانی تری عێراقدا لە ڕەوشێکی ئێجگار باشدایە. لە ئیرۆ ئەف دموکراسیە ڕاستی مەزنترین کریزان دبە ji demê şerê navxweyê 1998 gelo proseyê vê dîmokrasiyetê û krîzên herêmê çendê karîgerî heye li ser baweriya welatên Rojava؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە کورد کۆنێکشن میوانداری دکتۆر محەممەد جەلال مەجید دەکا. دکتۆر محەممەد پسپۆڕی زانستە سیاسیەکانە لە زانکۆی ئەکستەر لە بەریتانیا. دکتۆر سوپاسی ئامادەبوونت دەکەم لە ستۆدیۆی دەنگی ئەمریکا لە لەندەن و حەزیش دەکەم سەرەتا بە کورتی هەڵسەنگانێکی خۆتمان بدەیتێ لەسەر پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان. ئەم کاتتان باش و زۆر سپاسی بە ڕێزیشتانەکەم. بەڕاستی پرۆسەی دیموکراسی لە کوردستانی عێراق ئەمڕۆ لە قەیرانێکی گەورایە و لە قەیرانێکی هێجگار گەورەشایە. بەڕاستی من لە ڕابردوودا پێش ڕۆداوەکانی دوانزەیدا کە سەرۆکی پەرلەمان داوای لێکرا نەگەڕێتەوە بۆ هەولێر پرۆژەی دیموکراسی هەرێمی کوردستانم وەکو نمونەیەکی زۆر درەوشاوە ئەبینی و دایم وەکو مۆدێلێکی دیموکراسیەتێکی پێنەگەیشتوو ئاماژەم پێدەدا. واتە دیموکراسیەتەکانی ڕۆژئاوا دیموکراسیەتی ئەنزیمەی دیموکراسی پێشکەوتون پێگەیشتون ئەوەی هەرێمی کوردستان بە پێنەگەیشتوو ناومهێنا. بەڵام دوای ڕووداوەکانی دوانزەیدا بەڕاستی تێڕوانینم گۆڕا و هەستم کرد کە تا ئێستا ئێمە لە قۆناغیەکەین ئەگەر ئێمە بێت و سەیری قۆناغەکانی گەشەکردنی حکومڕانی بکەین لە وڵاتانی جیهانی سێم ئەتوانین بیکەین بە سێ قۆناغەوە. قۆناغی یەکەم قۆناغی ژێردەستەیی و ئیستیعماری و کۆلۆنیاڵی، قۆناغی دوای ئەوە قۆناغی ڕزگار بوون بەڵام لە ژێر نظامێکی ئۆتۆقراتی بە شەرعیەتێکی شۆڕژگێڕی و دوای ئێوەش هەنگاوی دوای ئێوە لەدایک بوونی ئەزمونێکی دیموکراتی تازە یان نوێ یان ساوە. بەڵام بەداخەوە بەهۆی ڕووداوەکانی دوانزەیدەوە من گەیشتمە ئەو دەرەنجامەی کە ئێمە هەنگاوێکی گەورەمان نابۆ دواوە و ئێستا لە ململانی ئەوە داین. ئایا ئەتوانین ئایا گەلی کورد ئەتوانێت لە هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد ئەتوانێت لە هەرێمی کوردستانە بگوێزرێتەوە لە قۆناغی شەرعیەتێکی شۆڕژگێڕی لە ژێر سیستمێکی ئۆتۆقراتی بۆ سیستمێکی دیموکراتی پێنەگەیشتوو. دکتۆر ڕۆژئاوا چۆن سەیری ئەم دیموکراسیە دەکا بە تایبەت ئەوروپیەکان؟ بەڵێ بەڕاستی وەکت من تێبینیم کردووە هەم ئەوروپا هەم ئەمریکا پرۆژەی دیموکراسی هەرێمی کوردستانیان بە پرۆژەیەکی زۆر جوانە بینی زۆر دڵیان پێخۆش بوو و ئەمریکا و ڕۆژئاوا ئومێدی وا بوو کە ئەو ئەزمونەی لە هەرێمی کوردستان هەیە هەم عێراقی عەرەبی چاوی لێ بکە هەم وڵاتانی دەوروبەر. بەڵام بەم ڕووداوانەی کە لە کۆتایی ساڵی پارە ڕوویا بەداخەوە تێڕوانینیان زۆر گۆڕاوە و بە چاوێکی ترەوە سەیری ئەم ئەزمونەکەن. باشە دکتۆر ئەم پاشەکشەیە کە جەنابەت ئاماژەی پێدەکەی لە هەرێمی کوردستان و سەبارەت بە پرۆسەی دیموکراسی چەندێک کاریگەری هەیە بەسەر کۆمەکی وڵاتانەوە بۆ هەرێم لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیدا. لەو بڕوایەدام ئێستا وڵاتانی ڕۆژئاوا هێزی پێشمەرگەی کوردستان بە خەتێکی دیفاعی گرنگە بینن حەزەکەن هاوکاریکەن و هاوکاریشی ئەەکەن. بەڵام لە عینەن کاتیشە لە 27 دەی 2015 لە واشنگتن سەرۆکی پێشووی مخابەراتی بەریتانی زۆر بە ئاشکراوتی وتی کوردەکان وەکو حەلیفێک لە بواری سەربازیە و وەکو حەلیفێک لە باری مخابەراتی هەواڵگریە دەکرێت
بێت پشتیان پێ ببەسترێت بەڵام لەو بڕواایەدام لە بواری سیاسیە زۆریان ماوە پێنەگەیشتون و بەڕاستی ئەوە زۆر وازحە ئەگەر سەرۆکی مخابراتی بەریتانی پێشوو بڵێت پێنەگەیشتون لە ناحیە سیاسیەوە دیارە زەرێکی زۆر گەورەی لە ئەزمموی کورداوە لە دەرەوە. باشە دکتۆر ئەمە قسەی سەرۆکی دەستگای مخابراتی بەریتانیا بەڵام دیپلۆماتانی تری بەریتانی سیاسیەکان چۆن لەم ڕەوشە دەڕوانن بە تایبەتی لە ئێستاشدا کە دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان بە سەردانێک لە بەریتانیایە. بە تێگەیشتنی من لە کاتی هاتنی سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ لەندەن چاوی کەوتووە بە هەندێک بەرپرس و پەرلەمانتار زۆربەی تێڕوانینی ئەوان وایە کە کوردستان ماوێتی و کاتێکی زۆری ئەوێت تا ئەم دەستگا و مؤسساتانە پێ ئەگەن و بناگە دائەکوتن. ئەمەش دەری ئەخات کە ئەمان وەکو بڵی پشودرێژێکیان هەیە و سەبریان هەیە لەگەڵ ئەم ئەزمونە و خۆشیان تەوەقع ناکەن چاوەڕوانی ئەوە ناکەن کە شتی زۆر گەورەی ڕووبدا لە نەتیجەی ئەم هەڵسوکەوتانەی کە لە کۆتایی پارە بە تایبەتی ڕوویدا. بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە ئەوان نیگەران نین و پیان ناخۆش نییە کە پرۆسی دیموکراسی کوردستان ئەم هەڵگاوانی بۆ دواوە ناوە. دکتۆر محەممەد باشە ڕێبەرایەتی سیاسی کورد چی بژارەی هەیە چ ئۆپشنی هەیە بۆ ئەوەی ئەم قەیرانانە چارەسەر بکرێن؟ بە بڕوای من کاتی ئەوە هاتووە کە شەرعیەتی شۆڕژگێڕی بخرێتە دواوە و شەرعیەتێکی تازە بێتە کایەوە لە هەرێمی کوردستانی. ئەو شەرعیەتە چۆن بێ؟ ئەو شەرعیەتە لەسەر ئەساسی پێکێنانی موسساتی تۆکمە لەسەر ئەساسی شەرعیەتی دیموکراسی و دەنگدان و یەکێک لە کارەهەرە گەورەکان ئەوەیە کە 5 پارتە سەرەکیەکەی پەرلەمانی کوردستان بتوانن پێک بێن لەسەر پرۆژەیەک و بە تایبەتی بە بڕوای من بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانی عێراق گەورەترین پارتی سیاسیە لە هەرێمی کوردستانە ئەبێ بگەنە هەندێک ئیتیفاقیات و ڕێکەوتون و هەردوولا هەندێک تەنازولات بۆ یەکتری بکەن بۆ ئەوەی بتوانین پرۆسی دیموکراسی جارێکی تر ببین بەرەو پێشەوە و جارێکی تر بتوانین ئێمە بڵین پرۆسی دیموکراسی کوردستان على الأقل یان بەلایانی کەمەوە پرۆسەیەکی دیموکراسی پێنەگەیشتووە و وردە بەرەو پێشەوە ڕوات. دکتۆر زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی کورد کۆنێکشندا. دکتۆر محەممەد جەلال مەجید میوانی کورد کۆنێکشن بوو. لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیدا سەدان پێشمەرگە و پۆلیس بریندار بوون و ئەم برینداریانەش وەک دڵشادەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا باسی دەکا ژیانی لە هەندێکیان زۆر سەخت کردووە. لە شەڕی نێوان داعش و هێزی پێشمەرگەدا زیاتر لە 7,000 پێشمەرگە بریندار بوون کە شاب ئەحمەد یەکێکە لەو ئەفسەرانەی لە مانگی تەموزی ساڵی 2014دا لە ناحەی جەلەولا بۆمبێکی چێنراوی پێدا تەقیوەتەوە و بینایی چاوەکانی لەدەست داوە. پۆلیسێکم لەگەڵا شەهید بوو، سێ تریش بریندار بوون، لەخوا زیابی ئەوانە برینەکانیان چاک بوو، بەڵام من برینەکەم زۆر سەخت بوو. تر ڕەوانەی نەخۆشخانەی فیاکەوتی سلێمانی کریام. دواتر حکوومەتی هەرێم ڕەوانەی تورکیای کرد، لە تورکیایش هەندێک چارەسەر بۆم کریا، بەس وتیان ئەبێ یان بڕۆی بۆ ئەمریکا یان بۆ ئێران. گەڕامەوە لەوێ دوای 4 ڕۆژێک ڕەوانەی ئێران کریام. لە ئێران شتەگەری بۆم کریا بۆ چاوم ئەو بەردەیان دەرکرد ناو چاومە. زۆربەی ئەو پێشمەرگانەی لە شەڕی داعشدا بریندار بوون و گەڕاونەتەوە بۆ سەر ئەرکەکانیان، بەڵام ڕایدشەها بێئومێد بووە لە گێڕانەوەی بینایی چاوەکانی و هەمیشە بە گریان گزارشت لە دڵتەنگی خۆی دەکات. لەتاقەتە بم ئیتر دەرەجەی نییە، ژیان یعنی چاو، ئیتر کە بەیانیان خەڵەسی لە خەو
تەنها دروستکایی ئومێدی ڕایتشەها 5 منداڵەکەیەتی کە یەکێک جگەرەی بۆدا دەگیرسێنێت و ئەوی تر ماچی دەکات و خەمەکانی باوکیان دەڕەوێننەوە. زۆر بێتاقەتە بم لە ماڵە ئیتر ڕۆژانە نازانم چۆن کاتەکان بم بەسەر لەگەڵ منداڵەکانە دەرەچم ئەم پیاسم پێکەن لەناو ئەم کۆڵانە زۆربەی زۆرم لە دەور ماڵ و لە نزیکی ماڵ لەگەڵ منداڵەکانە پیاسەکەم جارجارێکی سەردانی ئەفسەرەکانی برادرم ئەەکەم چم لێ دانشم لەگەڵیانە چایەکە خۆم دەمەتەقیەکەم بێتاقەتێکم دەرەکەم. ڕایت شەهاب سەرباری ئەو دۆخە قورسەی کە تێی کەوتووە ئێستاش خەمی هاوڕێ پێشمەرگە و ئەفسەرەکانی دەخوات و داوا لە حکوومەت دەکات داواکاریەکانیان جێبەجێ بکات. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. NRT, Kurdistan's #1 news channel. ولأمريكا كامبينا هەڵبژارتنان گەرم و گورد بە دەگەڵ نزیکبوونا هەڵبژارتنین پێشینیان ڕۆژا سێشەمبوویە بناوێ سوپەر توزدەیک و 12 ویلایەت وێ دەنگی بدەن ئەو دێ قۆناغە گرنگ بە پرۆسەیە دەست نیشانکردنا کاندیدین هەردوو پارتیان دەژ بۆ هەڵبژارتنین سەرۆکاتیە ئەمریکا. مشتومە ڕاشەوا پێنجشەم یا کۆماریان لەسەر گەلک پرسان بە هاوار و دەنگێ بلند بوو هێریشن کاندیدان لەسەر ملیاردێر دانالد ترامپ بوون. You hired some workers from Poland. I'm the only one of the states that's hired people. He has given hundreds of thousands of dollars to Democrats. هەرچا بە هەڵبژارتنین پێشین یەن ڕۆژا سێشەم بابێتن یەن بناوێ سوپەر توزدەی قۆناغە هەری گرنگە ژ کاندیدێن هەردوو پارتیان ڕە. خانم هیلاری کلینتن خودگەهینتە ڕەشن ئەمریکی لە ویلایەتە ساوت کارۆلاینا کو دێ تاقیکردنا هەری مەزن بە. Ez her wisa bawer dikim eger em bi hev re kar bikin da ku weberhênanên nû yên mezin nav komelgehên pêşmayê da û da dûrometê bû her Emerîkiyekî piştraz bikin ev wê sûdê bigehîne hemû kesan. Bi heman şêwe hevrekê Clinton Bernie Sanders piştaxwe bi dengderên reş germ diketin li pêşawan ekter Danny Glover. Sanders giraniya kampêna xwe dane eser Super Tuesday li Missouri û Oklahoma. We have taken on the political establishment. Bandora me li ser dezgehê siyasî hatiye kirin û li ser dezgehê mîdya jî û hîna jî ew tişt roj bi roj mestir dibe. Donald Trump li pêşiya komariyan di rawargirtinên giştî de li çend wîlayetan ku dê deng li wê rojê bê dan û ew bihîviya li ser serketina Nevada berdewam be. We won the evangelicals. Me evangelik qazançkirin, me cahil qazançkirin, me pir qazançkirin, me xondevanên pir perwerdekirî qazançkirin û me xondevanên kêm perwerdekirî qazançkirin û ez gelek hez jî kêm perwerdekiriya dikim. Senator Marco Rubio bihîviya xwe bigehînte astê pesendkirina Trump. Praniyekî mezin ya komariya nexwazin Donald Trump bibe namzet. Ji ber ku ew navbera sêr û çaran de parça bûne. Ev bû Donald baş e. Belê ev dom nake. Lê astanga diya li pêşiya Rubio, Senatorê Texas Ted Cruz e ku li Nevada li rêza sêm bû. Kampêna ku Donald Trump binxistî û kampêna ku dê bikare Donald Trump binbêxe ev kampêne ye. Renga Super Tuesday qonağa biryar derbe ji fermandarê Ohio John Kasich re û Dr. Ben Carson ku li dawiya rêza komariyan e. دەستخۆش دەخیل شەوی ڕابردوو کۆماریەکان بە تایبەتی مارکۆ ڕۆبیۆ و هەروە تێد کروس دۆناڵد ترامپیان چاک بەگیریە نابوو.
ڕاستە بەڵێن خۆ ئەvە مەبەستاوان بوو ژیانی هەر کەسی پێشبینی هەندێک دیکرد چونکو دۆنالد ترامپ لە پێشە و کاندیدی بتر وەکو خەڵکی جیهێ خۆگرتی دپارتیا دموکراتدا کۆماریاندا جیهێ خۆگرتیە لێ دۆنالد ترامپ وەکو داوڵەمەندە کشنشکە دەکەتە هەڵبژاتنان و خەڵکی لێ دێ سپاس دەخیل. یەکێک لە سەروەختە ڕەشەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا 150 ساڵ لەمەوبەر کۆتایی پێهات واتە کاتێک بەپێی 13یەمین چاکسازی لە دەستوری وڵاتەکەدا کۆتایی بە کۆیلایەتی هێنرا. وەک مستەفا ئاجەر لە راپۆرتەکەیدا باسی دەکا ئەم کۆلایەتیە نزیکەی 246 ساڵی خایاندووە. چێروکە کارە هێژایا هەرت تا من ji bo azadkirina bi sedan koleyan niha ji bo neslên nû tê gotin. Ew 100% serfiraz bû. Vê ciheke heriyê biryar dabe ku te bibe derve û tu jî çûyî hingî te azadiya xwe wergirtiye. Donald Pinder li mûzexanaya herî Tambir li Cambridge Marylandê dersa dîrokê dide turîsta. Ew serpêhatiya xemgîn ya Tambir fêr dibin. Ka çawa wê jiyana xwe kiriye xeterê de da ku ji çandingeha koledariyê birave di sala 1849 de. Hindek tiştên bingehîn hebûn ku ew nedişiya tê bigihît û yek ji wan koletî bû. Çima hindek mirû azad bûn û çima hindek kole bûn. Piştî ew gihîştî Filadelfiyê Tambir tevlî trêna binerdî bû. Ew sîstema kareyan, malên taybet û cihêndiniyê xwe veşartinê bûn. Ku alîkariyê dide penaberên kole. Wekî Tambir ku li başûr raviya bû çûbû bakur. Cihê ku koletî lê hatî qedexekirin. Belkî heriyetê 18 caran bi serfirazî endamê malê birine derve. Wê şîrez jî jê koleyên din dikir. Operasî ew jî bi azadbûna wan encam dibû. Turist Angela Hosey bi tiştê hên bûyî bi dilekî şawetê cida bû. Ez dibêjim Harriet Tubman rêya azadiyê vekir ji bo hemû kesan. Ez wê wekû kesek balkêj dibînim. Zinarên orîjînaliyên serdema nozdan hene. Cey Meredithî gelekî dilgerm e. Bu parvekirina çîroka Harriet Tubman. Ew fêr bibû jiyana çûlî. Wê wateya stêrên esmanî dizanî û ji daristan û avzihan tê digeheşt û ew ji ber wê yekê gelek serfiraz bû. Wî û jina wî dikanekî ji serdana 18 de kirî bû û Tubman tên gotin ku girtina kuleyekî red dike. Çi gumanî ne ku Harriet Tubman qehremaneka rast ya Emerîkiye û ew dukana sembola serhildana yekemîn e ji bo jina min giring e û ez dixwazim ku ew bihê parastin da ku gel serpêhatî û giringiya Harriet Tubman tê bigihe. Plana çekirina parkekê nîzîkê wî cihê hat çêkirin ji bo şeref û bîranîna Harriet Tubman. Gava xilas bû ew bibe parkeke yêkemîn sernavê jineka Efro-Amerîkî. Mustafa Acar, Dengê Amerîka. شارۆچکەی حەبانیە لە پارێزگای ئەنبار یەکێک بوو لە شوێنی گەشتیاران. سەمادزەیی لە راپۆرتەکەیدا دەڵێ ئێستا بۆتە شوێنی ئاوارەکانی ناوخۆی عێراق. حەبانیە کاتی خۆی یەکێک بوو لە خۆشترین هاوینە هەوارەکانی ئەنبار کە چەند ئۆتێلی گرنگ و شوێنی مەلەکردن و ڕێستورانتی گەورەی لێبوو، ئێستا بۆتە ماڵی هەزاران لە خێزانە ئاوارەکانی عێراقی. ئێمە خەڵکمان هەیە لە شوێنە جیاواز هەروها بەداخەوە لە هۆتێل کە لە هەڵومەرجێکی زۆر باد ئاو نییە بۆنی دیات لەبەرەوەی ئاوەکە ناڕوات. ئێستا لە حەبانیە هیچ کارەبا ئاو و سیستەمی پاک و خاوێنی نییە و ئەوەش ژیانی ئەو ئاوارانەی زەحمەتتریش دەکات کە هەندێکیان زیاتر لە 2 ساڵ لەوێنە. هەردوو قاچەکانم بە شێوەیەک دەخوێن کە تاوەکو بەیانی خەوم لێ ناکەوێت لەبەر ئەوەی لێرە خۆری پێویستمان نییە. زیاتر لە 16,000 کەس دانیشتووی ئەو هاوینە هەوارن و 400 خێزانی تر لە هۆتێلی چۆرکراو دادەژین و هەزاران کەسی تریش لە ناو خیوەتاندان. ئێمە ئۆردەگایەکی بچووکمان دروست کردووە لەو بەرەجادەکەوە لە ئۆردەگای قەسر بۆ یارمەتیدانی ئەو 400 خانەوادە بۆ شوێنێکی باشتر. ئەوەی هەمانە کە پێ دەڵێن ماڵی پەنابەرەکان، خانووی بچوو کە تێدا هاوڵاتیان هەڵۆمەرجێکی باشترێن هەیە تاکو هۆتێل و دەسەڵەسیان هەیە بە ئاو و توالێت. ڕێکخراوی UNHCR هەوڵی زۆری داوا بۆ ئاوەدانکردنەوەی ژێرخانی حەبانیە تاکو ژیانی ئەم ئاوارانە ئاسانتر و باشتر بکات. سەمادزەیی، دەنگی ئەمریکا.
جا بینەرانی عزیز بەم ڕاپۆرتەش دێینە کۆتایی بەرنامەی کورد کۆنێکشنی ئەمڕۆ هەتا ڕۆژا سێشەم بووی هەر بەختەوەر بن سەلاح بایزیدی نوێنەری کۆمەڵە زەحمەت کێشان کوردستانە ئیرانی وێ میوانی بەرنامێ و لە ڕۆژا سێشەم ئەمێ بەحسا هەڵبژارتنین ئیرانی بکردن خدا حافظ